دوای نیوەڕۆی ئەمڕۆ دوو درۆن لە سنووری قەزای خەلیفان و لە دۆڵی ئالانە کەوتنە خوارەوە. ئەو شوێنانەی کە درۆنەکانی لێکەوتووە ئەو کەمپی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانن کە لە ساڵی 2023 بە پێی ڕێککەوتنی ئەمنی لە نێوان عێراق و هەرێمی کوردستان و وڵاتی ئێران دروست کراون. هەرچەندە شوێنەکە بە پێی ڕێککەوتن بووە، ئەو شوێنێک کە دیاریکراوە ڕێککەوتنی لەسەرکراوە بۆی کە لەوێ جێگیر بکرێن و جگە لە هێزە چەکدارەکان کە سوکاری خێزانی ئەو هێزانەش لەوێن لەم کەمپانە جێگیر کراون. بەڵام ئەمڕۆ ئەم دوو درۆنە لە نزیکی ئەوان کەوتوتە خوارەوە، هەرچەندە بە پێی ئەو زانیاریانێک کە ئێمە دەستمان کەوتووە لە کەوتنە خوارەوەی درۆنەکان زیانی جانی نەبوو و زیانی مادیشی نەبوو. هەر ئەوێ لە نزیکی کەمپەکان کەوتونەتە خوارەوە، بەڵام یەک لە درۆنەکان لەگەڵ کەوتنە خوارەوەی وا دیارە ئەو وردە بەردەی کە لە ئەنجامی کەوتنە خوارەوەی درۆنەکە بڵاو بۆتەوە بەر دەم و چاو قاچی ئەو کەسانە کەوتووە کە لێ بوونە و تووشی ڕوشانی دەم و چاو قاچ بوونە، بەڵام زیانی گیانیان نەبووە، خودی هیچ مەترسیەک لە سەر جانیان نەبووە. لەم ماوەیەدا کە ئەم شەڕ و ئالۆزیانە دەستی پێکردووە، یەکەم جارەکە هێرش ئەکرێتە سەر ئەم کەمپانە، یاخود یەکەم جارەکە درۆن لەم شوێنانە ئەکەوێتە خوارەوە. ڕووداوەکە دوای نیوەڕۆی ئەمڕۆ بووە، خەڵک هەستیان بە دەنگی تەقینەوە کردووە و دووکەڵیان بینیوە لە ئاسمان. ئەمە قسەم لەگەڵ سەرچاوە ئەمنیەکانی سنوورەکە کرد، ئەوەی کە هەبێت دوو درۆن بۆ کەوتۆتە خوارەوە، بەڵام زیانی جانیان نەبووە.